بەکارهێنانی کەلوپەل و کەرەستەی فۆلکلۆری کوردی کەم بووەتەوە و بەدەگمەن نەبێت بەکار نایەنرێت. بەڵام لە دەڤەری هەورامان دەیان دووکانی فرۆشتنی کەلوپەلی کۆن و سەردەمانی پێشوو دەفرۆشرێن. ئەوەی بووەتە جێگەی پرسیار ئەو کەلوپەلانە هیچیان لەلایەن هاوڵاتی کوردەوە دروست ناکرێت و لە وڵاتانی دراوسێوە هاوردەی کوردستان دەکرێت. ساڵانەش ژمارەیەکی زۆر گەشتیار ڕوو لە ناوچەکە دەکەن و ئەو کەرەستە و کەلوپەلە کۆنانی پێشتر کڕیاری باشیانەیە. لە منتیقەی بیارە و تەوێڵە ئەوانە ئەم شتانە دروست ناکرێ، هەمووی لە دەرەوەیەت. دەرەوەکەش کامیە منتیقەی هەورامانی ئێرانی ئەو دیوە. ئیجا هۆرامان ئەو دێو یعنی ئەو کەلتورێکی زۆر کۆنیەیە، هەر لە باو باپیرانەوە بۆیان بەجێ ماوە ئەو کەلتورە کۆنە ون ناکەن. بەس منتیقەی هەورامانی مەسەلەن منتیقەی هەورامانی کوردستانی عێراقی خۆمان شتەکەمان هەموو لە دەستیاوە. لە شاری هەولێرەوە ڕاهاتوین بەرەو دەڤەری هەورەمان و ناوچەکانی تر بەمەبەستی گەشت. لە کاتی ئێستا شتە فۆلکلۆریەکان بەو شێوەیە بەکار نەهێنرێت. دیاردەیەکی جوانە، جلوبەردێکی جوانە، ئادابێکی جوانە کەوا وەکو شانازیکردن بە ئەدا و بەرنامەی باپیرانمانەوە بیکەین. لە ساڵەکانی پێشتردا ژنان و پیاوانی کورد بە تایبەت دەورامیەکان هەموو جۆرە کەلوپەل و کەرەستەیەکیان دروست دەکرد کە لە ئێستادا بووەتە بەشێک لە مێژووی کورد بە شێوەیەک پێداویستی ژیانی ڕۆژانەی هاوڵاتیانی پڕ دەکردەوە هەر لە جلوبەرگ و خواردن. بەڵام ئێستا هاوڵاتیان گلەیی لە خۆیان دەکەن کە توانای دروستکردنی ئەو کەرەستە و کەلوپەلە کۆنانیان نەماوە و جیلی تازاش بەکاری نایەنن. ئەمام شتانەکە هێنین زۆربەی لە هەورامانی ئەو دیوەوە یان کرماشانە پاوەیە ئەو منتیقانەی ئەو دیوە بە زۆری هەورامانی تەختە کە شتانش کە ئەوردەیەم دیوەکرێ لێرە تەبعاً گەشتیارێکی زۆر ڕوەکاتە منتیقی لە ئێمە بۆەوەی کەشوواکەیەوە یا ئاوهەوایەکی زۆر خۆشیەیە. اینجا ئەم شتانەش تەقریبا جاجمە، گۆزەیە، کوڵەباڵە، نانەشانە. سەبارە بە سەیر و شتەکانیشی شتێکی ئەوەنەی لەسەر نییە، بەڵام کە لەو دیواوردەیەم دیوەکرێ لە گومرگەکەی لای خۆمانەوە شتێکی چێتە سەر بۆیە ئەو سارانی تۆزە بەرزنجمی پێکرێت. حەزم دایمە لە سی کوردەواریە و کوردەواریم پێخۆشە و ئیتر ئەوانەی شەیە قەیمین حەزیان لێت، ئیتر حەزەکەین جوانەکانیش حەزیان لە سی کوردەواری بێ باشە. سی کوردەواری زۆر زۆر جوانە و زۆر خۆشە و بۆ هەموو شوێنێ ئەشێ و ئایسانی من هینی مەشکەم هەڵگرتێ کاتی خۆی کە گەنج بووم شم کردە بەم پیاوم هەر هەڵم گرتێ مەشکە ژەنەکەی. گەلی کورد خاوەنی کولتور و دابوونەریت و جلوبەرگ و زمانی خۆی بووە. لە ڕێگەی ئیشی دەست و چنینەوە زۆربەی پێداویستیەکانی ڕۆژانەی بۆ بەکارهێنان و بەڕێکردنی کاری ڕۆژانەی دروست دەکرد و سوودی لێ دەبینی. بەڵام ئێستا بەتەمەنەکان دەڵێن کەلوپەل و کولتوری کوردی بەرەو لە ناوچوون دەچێت و هۆکارەکەشی بۆ پێشکەوتنی تەکنەلۆژیا دەگەڕێنەوە. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، ناحی بیارە.